پولی لاوانی یانەکانی کوردستان کە یانەی برایەتی هەڵگری نازناوەکەیەتی دوای چاوەڕوانیکی زۆر کە ماوەی زیاتر لە 2 ساڵە ئەو خولە ئەنجام نەدراوە لە ئێستادا دەستی پێکردووە. یاریەکان بە شێوازی 2 کۆمەڵە ئەنجام دەدرێت. کۆمەڵی دووەم 5 یانە لەخۆ دەگرێت، ئەویش یانەکانی پێشمەرگەی سلێمانی و نەورۆز و هەڵەبجە و شێروانە و خانەقین لەخۆ دەگرێت. دیارە پاش چاوەڕوانێکی زۆر سپاس بۆ خۆ خوری کوردستان هەمووی ئەوە خەریکە هەموو ئەکرێتەوە ساڵی سانیاریە و لاوان ئەمڕۆ دەستی پێکرد و شازی مانیش خولی پلەیەکە ڕوا و نایابیش لە یەکی دووە ئەڕوات. دیارە زۆر چاوەڕێمان کرد تا خولانە دەستی پێکرد. داواکارم لە یەکی تۆپی کوردستان خولەکان نەوەسێنێ، هەم وەرزەکە ساردە، هەم زۆر دابڕاوین و هەم زۆر چاوەڕێمانی کردووە بەڕاستی و یاریزانەکانمان زۆر چاوەڕوانی خولانە بوون. هیوادارین بەردەوام بێت و ساڵانە ئەم خولانە هەر بەردەوام بێت. سەبارەت بە خولێک لاوان ئەمسا کراوە بە دڵخۆشی، ئەمسا کراوە ساڵی 2 ساڵ تقریبان ساڵنی و گە زیاتر خول لاوان تازە پشتە نەکراوە. لە ڕێی من وایە خولی لاوان لە پێشکەوتوان گرنگتر لەبەر وەگەم گەنجە بەم تەمەنە مەوهوبێک دەرەکەوی مستەوای دەرەکەوێت. ئەگەر یاری نەبێ وەرزشنەکە ڕووی کاتە شوێنە خراپەکان. ئەمساڵ زۆر پێمان خۆشە، دڵخۆشین بەکردنەوەی خولی لاوان. لە دەستپێشی یاری یەکەمی کۆمەڵی دووەم پێشمەرگەی سلێمانی لە نێو یاریگای خۆی میوانداری یانەی هەڵەبجەی شەهیدی کرد. لە یاریشی ئازبەرزدا کوڕانی پێشمەرگە توانیان بردنەوەیشی گەورە لە یەکەم یاریاندا تۆمار بکەن. سەرەتاو لە جێمی یەکەمی یاریەکەدا هەردوویانە چەند هێرشێکیان کردە سەر گۆڵی یەکتر، بەڵام هیچ لایەکیان نەیانتوانی گۆڵ تۆمار بکەن و ئەو جێمە بەبێ گۆڵ کۆتایی هات. لە جێمی دووەمی یاریەکەدا کوڕانی پێشمەرگە هەر لە سەرەتاوە بە ئاستێکی بەرز هاتنە نێو یاریگا و چەند جارێک نزیک بوون لە گۆڵ تۆمارکردن تا توانیان لە دەقیقەکانی 56 و 75 و 83 سێ گۆڵی یەک لە دوای یەک تۆمار بکەن. لە دوای تۆمارکردنی ئەو گۆڵانەش یاریەکە بە هێزیەکی زیاتری بەخۆ بینی، هەردوو لە چەند جارێک هێرشیان کردە سەر گۆڵی یەکتر تا لە دەقیقەکانی زیادکرا و بە دیاریکراوی لە دەقیقەی 91 ناوبژیوان لێدانێکی سزای بۆ یانەی هەڵەبجە هەژمار کرد و بەو هۆیەوە شکاری یاسین لە یانەی پێشمەرگە بە کارتی سوورکرایە دەرەوە و یانەی هەڵەبجەش توانیان لێدانە سزاکە بە سەرکەوتووی ئەنجام بدەن، یەکەم گۆڵی خۆیان تۆمار بکەن. بەڵام دوای 1 دقیقە لە تۆمارکردنی ئەو گۆڵە واتە لە دەقیقەی 92 کوڕانی پێشمەرگە گۆڵی چوارەمی خۆیانیان تۆمار کرد و یاریەکەش بە 4 گۆڵ بەرامبەر بە 1 گۆڵ لە بەرژەوەندی پێشمەرگەی سلێمانی کۆتایی هات. بەڕاستی ماوەیەکی زۆرە خۆمە حازرەکەین بۆ خۆمان ئامادەکەین بۆ خولی کوردستان کە ئەو سپاس بۆخوا ئەم مانگەکرایەوە لە ساڵی 2007 بۆ 2018 و ئاستێکی ئەو ئاستەمان هەبوو کە چاوەڕێمانە کرد. توانیوان ئەم یاریە کۆتایی پێبینین بە ئاستێکی زۆر باش و بۆ یاری داهاتوش ئینشەڵا توانین ئاستێکی زۆر باشتر پێشکەشکەین. جێی ئاماژە پێکردنە لاوانی پێشمەرگە تاکەیانەی براوەی هەفتەی یەکەم بووە و سەرجەم یاریەکانی تر بە یەکسانبوون کۆتاییان هات. محەممەد حسێن گەلی کوردستان، سلەیمانی.